بەناوی خوای گەورە میهرەبان پێشەشی بە خێراتنێکی گەرمتان دەکەین بەڕێزان زۆر زان دەگوترێ پەرلەمانی عێراق شەر وەکو پەرلەمانی هەرێمی کوردستانەوە هیچ ئەرزشێکی نییە و تەنان دوای لاتوەکەوە ئێستا زۆرێک لە تەیارێک دروست بووەکەوە بایکۆتی هەڵبژاردن بکرێ بێگومان ئەو قسانەی دەکەوا دەکرێت قیاسێکی زۆر هەڵەیەکەوە لەسەر پەرلەمانی هەرێمی کوردستان دەکرێت خۆتان ئاگدارن پەرلەمانی هەرێمی کوردستانەوە نزیکەی ساڵێکە قفلەکەی لە دەستی حزبەکانی دەسەڵاتدایە و تەنانەت ئەو ئەندام پەرلەمانانێکەوە چوونە تەنها بۆ معاش و موچەکە یەک جەلسەیان کردیە هەریەشی تقریبان خولەکێک دوو خولەک بەشدار بوونە و ئەو بەشداریەشیان هیچ سوودێکی نەبووە بۆ خەڵکی هەرێمی کوردستان تەنانەت نەیانتوانیەوەکەوە سەرۆکی پەرلەمانی خۆشیان هەڵبژێرن و سەرۆک و ئەندامانی لیژنە فەرمیەکانیش هەڵبژێرن ئەوە جگەلەوەی کەوا ناتوانن محاسەبەی ئەو حکومەتێک چونکە ئەو حکومەتە لە هەڵقوڵاوی ئەو پەرلەمانە نییە بۆیە دەبێ ئەو پەرلەمانە خۆی حکومەتێک دروستکە ئەو محاسبەی حکومەتە نوێیەکە بکە ناتوانین محاسبەی حکومەتێکی کۆم بکەوە بە خۆی هەڵی نەبژاردیە زۆر زان قیاس لەسەر پەرلەمانتارەکانی عێراقیژی کورد دەکرێت تەماشا دەکەی نزیکەی 65 پەرلەمانتاری کورد هەیە و نزیکەی 50 لە حزبەکانی دەسەڵاتدایە تەماشا دەکەی هیچ ئەرزشێک و بەهایەک و کاریگەرێکی ئەوهیان نییە لەسەر پرۆسی سیاسی لە عێراقدا ئەوەی کەوا دەتوانین بڵێن دوو ئەرشی زۆر سەرچیان هەیە و تا ڕادێش تێدا سەرکەوتوو بوون ئەوەی کەوا نوێنەراتی حزبەکانی خۆیان بکەن بۆ یەکەم بەدەستهێنانی پۆست دوو بەدەستهێنانی ئیمتیازات و پرۆژە و شەراکەت لە پرۆژە ئابووریەکانی عێراقدا بۆی تەماشا دەکەین نە نوێنەراتی خەڵک دەتوانن وەکو پێویست بکەن تەنانەت زۆر زان راپۆرتێک بڵاو بووە ماوەیەک پێشستا نزیکەی 2-3 هەفتە پێشستا ئەو راپۆرتە زۆر بەوردی باسی ئەوەی کردکەوە پەرلەمانتاری عێراق هەبووە کورد بووە هەموو شەو لە سەر میدیاکانی هەرێمی کوردستان قسەی کردووە و هەڵوێستی هەبووە بەڵام ئەو پەرلەمانتارە کاتێک دەچی ناو جەلسە و مەحزەرەکانی پەرلەمانی عێراقی و مشارەکەی لە ناو پەرلەمانی عێراقی تەماشا دەکەی 2 دقە مشارەکەی کردیە بە هەموو 4 ساڵی پەرلەمانتاری وێ بەڕاستی ئەو جۆرە قیاسە وای کردێکەوە خەڵک بێ ئومێد بێ هیوابی و قەناعەتی زۆر بە پرۆسی هەڵبژاردن نەمینێەوە پێی وابیکەوە پەرلەمان ئەرزشی نییە بەڵام بە پێچەوانەوە لە عێراقدا تەماشا دەکەن یەک پەرلەمانتار کاریگەری زۆر گەورەی هەیە ئەم چەند نمونەیەک دەینەوە بۆ نمونە سەجاد سالم هەیە کەوا نوێنەری واسط بووە و پەرلەمانتارش سەربەخۆ بوو بۆ خۆی هاتیە خۆی هەڵبژاردیە و توانین نوێنەراتی ڕاستەقینی ئەو محافظەیە بکە و زۆر گەندەڵی وای کردێکەوە زۆر گەندەڵی ڕێگری لێ بکات تەنانەت زۆر زان ڕاپرسی کرا باشترین پەرلەمانتاری عێراقی دەرچووە لە سنووری پارێزگاکەی خۆی ئەو هەموو حزبە هەبوونە بۆیە تەماشا دەکەین لە عێراق بەڕاستی لەوانەیە یەک پەرلەمانتار ئیشی لە حزب گەورەتر بکات و ئەمن بەخۆم لە ناو جەلسەکانی محکەمەی ئیتیحادی بوومە باسم خەشان هەیە لەوانەیە زۆربەی بەڕێستان ناوتان جێلێبی ئەو نوێنەری موسەنایە ئەویش هەر بە پەرلەمانتاری سەربەخۆ بووتە پەرلەمانتاری عێراق تەماشا دەکەین باسم خەشان ئەوە بوو ئەو باسم خەشانی تانی حەلبوسی باتەوە ماڕێ و بینێرتەوە ماڵێ و بە هیچ شێوەیەک لۆی نەبی بکەوە سەرۆکی پەرلەمان بی و باسم خەشان بێجگەلەوەیکەوە حەلبوسی ناردەوە دژایەتی گەورەترین کوتلەی عێراقی دەکرد ئیشیعاکەوە تەیاری سەدری بوو خودی خۆی منافەسی لەگەر موقتەدا سەدر دەکرد یعنی تەماشا دەکەین لەوێدا لە عێراقدا بەڵام خەڵک لەبەرەوەی ئەو نمونە جوانانەی عێراق نایەتە ناو میدیاکانی هەرێمی کوردستان و خەڵک لەوانەیە موهتەم نەبنەوە یەک لە ئیشەکانی میدیاکانی هەرێمی کوردستان بەڕاستی دەبا ئەو جۆرە نمونە جوانانەیان بینا بە هەرێمی کوردستان بۆی پەرلەمانتارەکانی خۆشمان سایان لێکردبان و سوودمان لە ئەزمون و خیبرەی ئەوان وەرگرتبە بەداخۆ ئەویان نەکردیە یعنی پەرلەمانتاری تر هەیە تەماشا دەکەی نمونە مستەفا سەنەد هەرچەندە نەزعەیەکی قەومی کەمێک دژایەتی کوردی هەیە بەڕاستی بەڵام وەکو خودی خۆیلۆ خەڵکی شاری بەسڕا دەتوانن بڵێن نوێنەراتێکی جوان دەکا بۆ خۆیان و ئیشی باشیان بۆ دەکا و چەندین جار سکاڵای کردی لە محکەمەی ئیتیحادی دژی هاتنی موچەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقیەوە گوتیتی بۆ ئەو پارەیە دەبۆ بەسڕە نالێنرێ یعنی سەرکەوتوش بووە هەرچەندە نەزرەکەی شۆڤینیە بەڵام وەکو خودی خۆی بۆ محافەزەی خۆی کاریگەر بووە و ڕۆلیشە بووە و توانیتی سەرکەوتوش بی تەنانەت ئەمە محسین مەندەلاویمان ئێستا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراقیە ئەو بەتەنێ بەشدار بوو و ئێستا دوای 4 ساڵ خیبرە و ئەزموونی پەیدا کە ئێستا دەتوانین بڵین سەرۆکایەتی ئیتیلاف و تەحالفێکی گەورە دەکا و چاوێن لەوەی کەوا بیکەنە سەرۆک وەزیرانی عێراقی کەواتە
لە عێراقدا پەرلەمانتارێک یان چەندین پەرلەمانتار دەتوانن ڕۆڵ و کاریگەری زۆریان هەبی و کێشەکەی مە ئەوەیەکەوە خەڵک نەزرەکەی قیاس ناکات ینی کێشەکە لەوەی دایەکەوە تەمەشای پەرلەمانتاری هەرێمی کوردستان دەکات تەمەشای پەرلەمانی هەرێمی کوردستان دەکات لێ دەڵێ بەڕاستی عێراقیش ئەهەمیەتی نییە و ئەرزشی نییە و هیچیان پێ ناکرێت کەچی لە عێراقدا وانە هەروەکو باسمان کرد باسم خەشان بەتێنێتانی حەلبوسی بنێتەوە ماڵی لە هەرێمی کوردستان وە ساڵەکە پەرلەمان داخرا و قفل درا و کلیلەکەی لە جیرفان حیزبەکانی دەسەڵاتە کەس نوقەی نایە تەنانەت ئەو پەرلەمانتارە ئەو حیزبانێکەوە بەشداریش بنە لە هەڵبژاردن و پەرلەمانتاریشیان هەیە ئەوانشی چیان پێ ناکری وان نایکەن بە عەمدی بیان بە خۆشی خۆیان یان بە ناخۆشی بی بۆیە بەڕاستی لە عێراقدا جاری وایە یەک پەرلەمانتار ڕۆڵی لە حیزبێک گەورەترە و کاریگەری لە حیزبێک گەورەترە و دەتوانی کاری چاک بکات و بەداخەوە هەروەکو باسم کرد قیاسەکە لەسەر پەرلەمانی کوردستان ویلایەت و خەڵک بێئومێد بی و نەزڕەی بەرامبەر پەرلەمانی عێراق هەمان شێوەبی تەماشای پەرلەمانتارە کوردەکان دەکەکەوە لە عێراقن بەڕاستی ئەو پەرلەمانتارە کوردانە ناڵم هەندێکیان زۆربیان نوێنەراتی حیزبەکانیان دەکەن ویان ناتوانێت ڕاستەوە خۆ نوێنەراتی خەڵکی هەرێمی کوردستان بکەن بۆیە ئەو جیاوازیە زۆر بەڕوونی حەقوایە هەمومان ڕوونی بکەینەوە و حەقوایە لۆبی لۆ بکەین و حەقوایە وا بکەین خەڵک ئەو زۆرە بیرکردنەوە سلبیە نەگەتیڤیە بەرامبەر هەڵبژاردن و پەرلەمان و بەشداری سیاسی بگۆڕدرێت چکە بەڕاستی ئەوە قۆناغێکە زۆر پێویستمان پێ هەیە و پێمان وایەکەوە بە تایبەتی لەو هەڵبژاردنە خەڵکی ئەکتیڤ و کاریگەر بستە پەرلەمانی عێراق ڕۆڵی ڕاستەوە خۆی باشی ئیجابی دەبێت لەسەر هەموو خەڵکی هەرێمی کوردستان بەڵام ئەگەر خەڵکی خراپ بنێری وەکو ڕابردوو بێگومان ئەوەیەکەوە لە تەنانەت ئێستا لە راپۆرتەکەدا هەیە پەرلەمانتار هەبووە 4 ساڵ یەک گوشەشی نەگوتیە ئەوە چجای ئەوەی بێ مناقەشە بکات بێ پرۆژە یاسا تەقدیم بکات بێ محاسبەی وەزیر و مدیر عام و سەفیر و بەرپرسە باڵاکان بکات نەیکردە کابرا ئەگەر ئیستعدادی نەبی قسە بکات بێگومان ناتوانێت هیچ لەوانە بکات و یەک لە خاڵە هەرە گرنگکارەوەیکەوە کابرا مشکلی ئەوەی زمانی هەیە و زمانی عەرەبی نازانی واگەر بزانین لەوانە لی تێبگا وەڵام ناتوانین قسەی پێ بکەوە ئەگەر بتوانین قسەش پێ بکە لەوانێ بە عامی بی ناتوانین داڕشتنی یاسای لەسەر بکە چکە بەس ئەوە نییە بڵێ وەڵام من عەرەبی دەزانم و دوو کەلیمە چاک و چۆنی مەرحەبا و شلۆنەک و ئەوانە بزانم و عەرەبی مزانیش توان نییە تو دەبی قانونەکان دەی بە خۆت بینوسیەوە پەرلەمانتاریشی چییە واگەر بۆشت نووسراوە دەیبێ و خۆت تعدیلی بکەی و بزانین ملاحەزەی بکە و جارێ یەک عەلا و فی و لامێکی ئەمر هەموو بابەتەکە دەگۆڕی ناوڕۆکی قانونەکە دەگۆڕی بۆیە بەڕاستی زۆر گرنگەکەوە جیاوازی نێوان هەردوو پەرلەمانەکە بکەین و هەروها جیاوازی نێوان پەرلەمانتارەکانی هەرێم و بەغداش بکەین زۆر سپاس.